ڕێکەوتی 19 ڕازبەری ساڵی 1361 هەتاوی لە عەمەلیاتێک پێشمەرگەکانی کۆمەڵە ئاوایی برایم ئاوایان لە نزیک جادەی دیواندەرە سەقز گەمارۆدا و پاش جێگیربوون لە بەرزایەکانی دەوروبەر لە 6 شوێنەوە مەقڕەکانی کۆماری ئیسلامیان گەمارۆدا و هاوکات هێرشیان کردە سەر هەر 6 مەقڕ و پایەگای ئەم ئاوایە و زەبرێکی قورسیان لێوەشاندن. چەند کاژمێر پاش دەستپێکردنی شەڕەکە ستونێکی یارمەتیدەری هێزە بە کرێگیراوەکان لە نزیک ئاوایی کەوتە بەر پەلاماری قارەمانانەی پێشمەرگەکان و ئەوانیش تێکشکان. ئەم شەڕە تا کاتژمێر 11 بەیانی خایاند و لە شەڕێکی 7 سەعاتە و سەنگەر بە سەنگەر زیاتر لە 100 کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و بریندار بوون. لەم شەڕەدا چەک و تەقەمەنێکی بەرچاو کەوتە دەست پێشمەرگەکانی کۆمەڵە. بەداخەوە حەماسەی برایم ئاوا بە خوێنی 8 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە تۆمار کرا کە بریتین لە هاوڕێ مەحموود میرزایی، هاوڕێ عومەر ئیسماعیلی، هاوڕێ محەممەد ئەمین قادری، هاوڕێ خوسرە و ئەردەڵان، هاوڕێ حەبیبوڵڵا مەسعودی، هاوڕێ شارۆخ نازری، هاوڕێ ئیقباڵ زەمانی و هاوڕێ عەلی دژاهەنگ جانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ مەحموود میرزایی ساڵی 1337 هەتاوی لە ئاوایی قەڵاڕیانە سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. خوێندنی لە شارەکانی دیواندەرە و سنە تەواو کرد و لە یەکێک لە ئاوایەکانی ئەو ناوچەیە بوو بە مامۆستا و پاشان لە هەستەیەکی ڕێخستنی نەهێنی کۆمەڵەدا خەباتی خۆی دەست پێ کرد. پاژماوەیەک بە بڕیاری کۆمەڵە هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و بەرپرسی نظامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ عومەر ئیسماعیلی ساڵی 1340 هەتاوی لە ئاوایی کێلەکە و سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. کاتێکە شارەکانی کوردستان بەدەست پێشمەرگەکان ئازاد کرا، کاک عومەر هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. دوایین پلەی حیزبی ئەم پێشمەرگە قارەمانەی کۆمەڵە فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ محەممەد ئەمین قادری ساڵی 1348 هەتاوی لە ئاوایی چۆڵاخ سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو تا دەورەی دەبیرستان دەرسی خوێند. ساڵی 1360 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەلی دژاهەنگ ناسراو بە عەلی گلەیی بەهاری ساڵی 1345 هەتاوی لە ئاوایی گلە سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. لە شەڕی ئاوایی برایم ئاوا بە برینداری کەوتە دەست هێزەکانی کۆماری ئیسلامی و لە مانگی بەفرامباری ساڵی 1361 هەتاوی لە شاری مەریوان تیرباران کرا. هاوڕێ خوسرە و ئەردەڵان ناسراو بە ڕەشید لە شاری قۆڕوا لەدایک بوو. هاوڕێ حەبیبوڵڵا مەسعودی ناسراو بە حەبیبوڵڵا چاوکاڵ لە شاری سنە لەدایک بوو. دوایین ئەرکی ئەم ئەندامە تێکۆشەرەی کۆمەڵە بەرپرسی سیاسی دەستە بوو. هاوڕێ شاهڕۆخ نازری لە شاری سنە لەدایک بوو. دوایین ئەرکی هاوڕێ شارۆخ فەرماندەی نظامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ ئیقباڵ زەمانی لە ئاوایی دایانە سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. دوایین ئەرکی تەشکیلاتی ئەم ئەندامە چالاکەی کۆمەڵە فەرماندەی نظامی دەستە بوو. ڕێکەوتی 19 ڕازبەری ساڵی 1361 هەتاوی
بە هۆی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە جادەی پیرانشار سەردەشت پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەبدوڵڵاه ئیبراهیمی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەبدوڵڵاه ئیبراهیمی لە ئاوایی دێڵزی سەر بە ناوچەی پیرانشار لەدایک بوو. پاش ڕاپەڕین لای یەکەمین کەسانێک بوو کە لە ناوچەی خانێ بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1359 تاوی بوو بە فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە و پاشان بوو بە ئەندامی کۆمەڵە. هاوڕێ عەبدوڵڵا لە درێژەی چالاکی خۆی لە بەشی پزیشکیدا سازماندرا. ڕێکەوتی 19 ڕەزبەری ساڵی 1362 هەتاوی ئاوایی گەنگێ لە مەسیری جادەی بانە سەردەشت بوو بە مەیدانی شەڕێکی قرس لە نێوان هێزە بەکرێ گیراوەکانی کۆماری ئیسلامی و هێزی پێشمەرگەی کۆمەڵە. لەم شەڕە حەماسیەدا دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و بریندار بوون. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەحمەد ئەحمەدیان گیانی ئازیزی لە ڕێگەی ئامانجە بەرزەکانی خەڵکی کوردستان بەخت کرد. هاوڕێ ئەحمەد ئەحمەدیان ناسراو بە ئەحمەد ئالان لە ئاوایی ئالان سەر بە ناوچەی سەردەژ لەدایک بوو. لە شۆڕشی ساڵی 1357 تاوی چالاکانە بەشداری کرد و بەهاری ساڵی 1359 تاوی هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە. ئەم ئەندامە چالاکەی کۆمەڵە لە زۆربەی شەڕەکانی شاری بانە و جادەی بانە و دارساوێن و ناو شاری سەردەشت ڕۆڵی بەرچاوی جێڕا. دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ ئەحمەد فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 19 ڕەزبەری ساڵی 1368 هەتاوی چەند دەستە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە تیپی 11 سنە و گوردانی کاکفوعاد لە ئاوایی گوێزە کوێرە سەر بە ناوچەی مەریوان لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن و لەم شەڕەدا چەند کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ محەممەد نەرگسی و هاوڕێ شەهاب سەعیدی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ محەممەد نەرگسی ناسراو بە کاوە لە ئاوایی چاڵی سوور سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. لە چەندین ئەمەلیاتی ناوچەی جنوبدا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ شەهاب سەعیدی ناسراو بە شەهابە سوور پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە ناوچەی مەریوان لەدایک بوو. لە ماوەی ژیانی پێشمەرگایەتیدا تا دوایین ساتەکانی ژیانی ئەرکەکانی بەباشی ئەنجام دەدا. ڕێکەوتی 20 ڕەزبەری ساڵی 1365 هەتاوی لە ئاوایی مەندیل بەسەر سەر بە ناوچەی بۆکان شەڕێکی گەورە لە نێوان گوردانی سیوێکی بۆکان و هێزەکانی کۆماری ئیسلامی ڕوویدا کە لەم شەڕەدا هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی زەرەرێکی گەورە بوون. بەداخەوە دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بەناوەکانی هاوڕێ عومەر قوربانی و هاوڕێ جەلال حاجی قوربانی و لایەنگرێکی کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەحمەد عەزیزی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ عومەر قوربانی ساڵی 1341 تاوی لە ئاوایی گامێشگۆلی سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. پاییزی ساڵی 1359 تاوی
هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە ناوچەی بۆکان سازماندرا. زستانی ساڵی 1362 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و مەعاونی فەرماندەی دەستەی پێسپێردرا و دواتر وەک مەعاونی فەرماندەی پەل سازماندرا. هاوڕێت جەلال حاجی قوربانی ساڵی 1343 تاوی لە ئاوایی قۆیتاڵ سەر بە ناوچەی مەنگوڕانی مەهاباد لەدایک بوو. دوای شۆڕشی ساڵی 1357 تاوی لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە پەیوەندی گرت. بەهاری ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەحمەد عەزیزی ساڵی 1340 تاوی لە ئاوایی تیکانتەپە سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. دوای ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. پاییزی ساڵی 1365 تاوی بە مەبەستی پەیوەستبوون بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە خۆی گەیاندە واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی سیویەکی بۆکان. ڕێکەوتی 20 ڕازبەری ساڵی 1370 هەتاوی هاوڕێ سدیق بەسامی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە بەهۆی نەخۆشیەوە لە وڵاتی سوئێد جانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ سدیق بەسامی لە ئاوایی هەرسین سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ڕێکەوتی 21 ڕازبەری ساڵی 1363 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی سیویەکی بۆکان لەگەڵ هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی گردی قەبران سەر بە شاری بۆکان تووشی شەڕێکی قورس بوو. لەم شەڕە حەماسیەدا کە چەندین کاتژمێری خایاند هێزەکانی کۆماری ئیسلامی کەوتنە بەر پەلامارێکی قارەمانانە و زەبرێکی کاریان لێکەوت. بەداخەوە لەم شەڕەدا هاوڕێ ئەمیر ڕەجەبی جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەمیر ڕەجەبی لە شاری سەقز لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان شەڕی ناوچەی مکریان و ناوچەی چۆمی مەجیدخان قارەمانانە حەماسەی خوڵقاند. دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ ئەمیر فەرماندەی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 21 ڕازبەری ساڵی 1361 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی سامڕەند لە نزیک شاری شنۆ لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن. لەم شەڕەدا دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و بریندار بوون. ئەم حەماسەی پێشمەرگەکانی کۆمەڵە بە خوێنی دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ حوسێن کەریمی و هاوڕێ غەفور میرزایی لە مێژووی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە تۆمار کرا. هاوڕێ حوسێن کەریمی ئەندامی دڵسۆز و لێهاتووی کۆمەڵە لە دەیان ئەمەلیات و شەڕی ناوچەی شیمالی کوردستان حەماسەی خوڵقاند. هاوڕێ غەفور میرزایی لە ئاوایی وێرقۆڵ سەر بە ناوچەی فەیزوڵابەگی سەقز لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان شەڕی ناوچەی مکریان و سەڵماس و برادۆست چالاکانە بەشداری کرد. ڕێکەوتی 21 ڕازبەری ساڵی 1365 هەتاوی خەڵکی شاری بانە و ناوچەی بانە کەسایەتێکی جێی متمانە و دڵسۆزی خۆیان بە ناوی هاوڕێ مەسعود سەلیمی
ناسراو بە مام ڕەسوڵ لە ڕووداوێکی دڵتەزێندا لە دەستدا. هاوڕێ مەسعود سەلیمی ساڵی 1338 تاوی لە شاری بانە لەدایک بوو. لە ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی وەک دانیشتجوویەکی چالاک دەوری جێرا. پاش دەست پێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە لا یەکەم کەسانێک بوو کە هێزی چەکداری لەبانە پێکێنە و بە ناوی مام ڕەسوڵ ناوبانگی دەرکرد. لە دەیان شەڕی ناوچەی بانە چالاکی کرد. هاوڕێ مەسعود ئەندامی کۆمەڵە و جێگری کومیتەی ناوچەی بانە و بەرپرسی سیاسی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. با هەڵسوڕان و خۆماندووکردن و باوەڕی بە ئامانجە بەرزەکانی لە ماوەیەکی کووردا بوو بە کەسێکی ناسرا و باوەڕ پێکرا و شۆڕژگێڕی خەڵکی شاری بانە و دەوروبەری. ڕێکەوتی 21 ڕازبەری ساڵی 1366 هەتاوی لە کەمینێکی هێزەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی بس سەر بە ناوچەی دیواندەرە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ فایەق حەیدەری مامۆستای ئەم ناوچەیە کەوتە بەرگوللەی هێزەکانی کۆماری ئیسلامی و جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ فایەق حەیدەری پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە دوای ئاشکرابوونی کاری سیاسی کۆمەڵە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک هەڵسوڕاوێک لە ناوچەی قاڵقاڵی دیواندەرە درێژەی بە چالاکی خۆیدا. لە دەورەی دووهەمی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان ساڵی 1360 تاوی لە لایەن هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئاشکرا بوو لە هێرشێکدا بۆ ماڵیان برای کاک فایەق بە ناوی محەممەد ساڵح حەیدەری گیرا و تیرباران کرا. ڕێکەوتی 21 ڕازبەری ساڵی 1370 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ کەیوان کیانی لە ڕووداوێکی دڵتەزێن لە ئۆردوگای کۆمەڵە لە کوردستانی عێراق جانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ کەیوان کیانی ساڵی 1360 تاوی لە ئاوایی سەرهویە سەر بە ناوچەی ژاوەرۆی سنە لەدایک بوو. زستانی ساڵی 1370 تاوی پەیوەست بوو بەڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ کەیوان یەکێک لەو پێشمەرگە شۆڕژگێڕانەی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 22 ڕازبەری ساڵی 1361 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایەکانی سەرچنار، سەوزی، سریلاوە، پیرۆلی باغی و ئاغڵیان لە دەوروبەری جاددەی میاندووە و مەهاباد. پێشمەرگەکانی کۆمەڵە لە هێزی پێشڕە و لە ناوچەی مەهاباد و هێزی بەرگری کۆمەڵە و خەڵکی چەکداری ناوچەکە بەرامبەری ئەم هێرشە وەستان و بەرانگاریان بوونەوە. لەم شەڕەدا کە لەو مەودای 15 کیلومتری ئەنجامدرا پێشمەرگەکانی کۆمەڵە و خەڵکی ناوچەکە حەماسەیەکیان لە ئازایەتی و قارەمانێتی تۆمار کرد و دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران. بەداخەوە لەم شەڕەدا پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد ئەمین مەحموود زادە جانی ئازیزی بەخت کرد. هەروەها لەم شەڕەدا زیاتر لە 10 کەس لە خەڵکی بێتاوانی ناوچەکە بەدەست هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی جانیان بەخت کرد. هاوڕێ محەممەد ناسراو بە لالە حەمە لە ئاوایی زولفیلە سەر بە شاری بۆکان لەدایک بوو. هاوڕێ محەممەد کەسایەتێکی ناسرا و خۆشەویستی ناوچەکە بوو کە لەدەیان شەڕی ناوچەی موکریان و چۆمی مەجید خان چالاکانە بەشداری کرد. لالە حەمە
ئەم پێشمەرگە فیداکارەی کۆمەڵە فەرماندەی پەلی شەید حەسەن سوڵتانی بوو. ڕێکەوتی 23 ڕازبەری ساڵی 1359 هەتاوی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی چالاکێکی تەشکیلاتی نێنی کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ ئومید خاڵندی لە شاری تەورێز لەگەڵ 4 کەسی تر لە خەڵکی بێتاوانی کورد تیرباران کرد. هاوڕێ ئومید خاڵندی ساڵی 1335 هەتاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی و دەست پێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە، هاوڕێ ئومید وەک چالاکێک پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت. ڕێکەوتی 23 ڕازبەری ساڵی 1366 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە تیپی 11 سنە لە نێوان دوو ئاوایی زنان و مەڵەوشان لە بەشی چەمشاری سنە لە گەڵ کەمینێکی هێزەکانی کۆماری ئیسلامی ڕووبەڕوو بوونەوە و بە فیداکاری و قارەمانێتی خۆیان توانیان ئەم هێزە تێک بشکێنن. لەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد سادقی لە نیزیگ ئاوایی مەڵەوشان بریندار بوو بەهۆی قورسی برینەکانی لە ئاوایی چێڵانە سەر بە ناوچەی سنە جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد سادقی ناسراو بە حەمەی باوەرێز ساڵی 1342 هەتاوی لە ئاوایی باوەرێز سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. بۆ ماوەی چەند ساڵ وەک تەشکیلاتی نهێنی کۆمەڵە درێژەی بە چالاکیدا. ساڵی 1365 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان شەڕی ناوچەکە چالاکانە بەشداری کرد. ڕێکەوتی 24 ڕازبەری ساڵی 1361 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی قوڵقوڵە سەر بە ناوچەی مەهاباد کە دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە باغێکی نیزیگ ئەم ئاواییە جێگیر بووبوون. لەم شەڕەدا ئاوایی قوڵقوڵە بوو بە مەیدانی شەڕێکی حماسی. پێشمەرگەکانی کۆمەڵە پاش شەڕێکی 6 سەعاتە ئەم هێرشەیان تێکشکاند و دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران. لە جەریانی ئەم شەڕەدا 5 ئەستێرەی سووری ئاسمانی چەوساوەکانی کوردستان کەوتنە بەرگولەی بەکرێ گیراوان و گیانی ئازیزیان بەخت کرد کە بریتین لە هاوڕێیان بەهمەن مەلازادەگان، حوسێن وەککاشی، یوسف جەهانگیری، فایق تاهری و عەلی قوربانی. ئەو 5 پێشمەرگە فیداکارەی کۆمەڵە بوون کە پەیوەست بوون بە کاروانی سەربەرزی شەهیدانی کۆمەڵە. هاوڕێ بەهمەن مەلازادەگان ئەندامی لێهاتووی کۆمەڵە ساڵی 1338 هەتاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی هەر لەم شارە وەرگرت. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی لە ستادی دیموکراتیکی ژمارە 2 چەکدار کرا و هاوینی ساڵی 1358 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و درێژەی بە چالاکی خۆیدا. زستانی ساڵی 1358 هەتاوی بۆ درێژەدان بە خوێندن چووە دەرەوەی وڵات، بەڵام هەستی شۆڕش جێڕانەی کاک بەهمەن بووە هۆی گەڕانەوە و درێژەدان بە چالاکی. ساڵی 1359 هەتاوی لە مەعموریەتێکی تەشکیلاتی دەستگیر کرا و
لە گۆڕینەوەی دیلەکاندا دیسان هاوڕێ بەهمەن هاتەوە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و درێژەی بە خەباتی پێشمەرگانەدا. هاوڕێ عەلی قوربانی ساڵی 1341 تاوی لە ئاوایی بۆزێ سەر بە ناوچەی مەحاڵی مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی و ئاشکرابوونی چالاکی کۆمەڵە، هاوڕێ عەلی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1359 تاوی هاتە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. بەڵام بەهۆی هەندێک گرفتی خێزانی گەڕایەوە شوێنی ژیانی و لە هێزی بەرگری درێژەی بە خەباتی چەکدارانەدا و هەر لەم ڕیزەدا لەدەیان شەڕی ناوچەی مەهاباد چالاکانە بەشداری کرد. هاوڕێ حوسێن وەکاشی ساڵی 1343 تاوی لە ئاوایی دەرمان سەر بە ناوچەی مەهاباد لەدایک بوو. بەهاری ساڵی 1361 تاوی هاتە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان شەڕی ناوچەکە چالاکانە بەشداری کرد. هاوڕێ یوسف جەهانگیری ساڵی 1342 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ئەم پێشمەرگە فیداکارەی کۆمەڵە لە چەندین شەڕ و ئەمەلیاتی ناوچەی موکریان ڕۆڵی بەرچاوی جێرا. هاوڕێ فایق تاهری ساڵی 1343 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1361 تاوی هاتە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە چەندین شەڕی ناوچەکەدا بەشداری کرد. ڕێکەوتی 24 ڕازبەری ساڵی 1362 هەتاوی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە گوردانی ئارێز لە ئەمەلیاتێکی سەرکەوتوانەدا پایەگەی ڕژیمیان لە ئاوایی ئەوێ هەنگ لە بەشی ژاوەرۆی سنە گرتەوە و هەروەک دەیان ئەمەلیاتی تر زەبرێکی قورسیان لە هێزەکانی ڕژیم وەشاند و دەیان کەس لە هێزی بەکرێگیرا و کوژران و چەندین کەسیش بەدیل گیران و چەک و تەقەمەنیەکی زۆریش کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە. لەم شەڕەدا هاوڕێ سیروز ئەمین وەزیری ئەندامی کۆمەڵە و فەرماندەی پەل و جێگری فەرماندەی گوردان و هەروەها هاوڕێ ئەنوەر عەبدی پێشمەرگەی شۆڕژگێڕی کۆمەڵە جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سیروز ئەمین وەزیری ناسراو بە ئەمین خان باوەجانی ساڵی 1339 تاوی لە شاری سنە لەدایک بوو. لە شەڕی خوێناوی سنە بریندار بوو. ساڵی 1358 تاوی هاتە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1362 تاوی لە شاری سنە ئەمەلیاتێکی سەرکەوتوانەی بەڕێوە بردو لە دەیان شەڕی ناوچەکەدا چالاکانە حەماسەی خۆڵقاند. هاوڕێ ئەنوەر عەبدی ساڵی 1330 هەتاوی لە ئاوایی بێساران سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. ساڵی 1358 تاوی هاتە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. فەرماندەی نیزامی تیمێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ ئەنوەر بوو. ڕێکەوتی 24 ڕازبەری ساڵی 1365 هەتاوی چەند دەستە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی شاهۆ تیپی 11 سنە پایەگای هێزەکانی کۆماری ئیسلامیان لە ئاوایی گۆڕیچە لە بەشی بەرپلەی ساڕاڵی سنە گەمارۆدا و لە چەندین شوێنەوە هێرشیان کردە سەر ئەم پایەگایە و لە شەڕێکی چەندین ساعەتەدا زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشان. جێی ئاماژەیە هێزی یاریدەدەری کۆماری ئیسلامیش کە لە ناوەندی نظامی جانەوەرە بەرە و ئەم پایەگایە بەڕێوە بوو کەوتە بەر پەلاماری قارەمانانەی پێشمەرگەکانی کۆمەڵە و هێزی هێرشیان لێبڕا. لە جەریانی ئەم شەڕەدا نیزیک بە 20 کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران. بەداخەوە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە
بە ناوی هاوڕێ فەتح الله هوری نژاد ناسراو بە ڕەعوف کەوتە بەر گولەی بەکرێ گیراوانی کۆمار ئیسلامی و جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ فەتح الله هوری نژاد ناسراو بە ڕەعوف ساڵی 1345 یەتاوی لە ئاوایی بازیڕەوە سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1362 یەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان شەڕ و عەمەلیاتی ناوچەکە بەشداری کرد و جارێکیش بریندار بوو. فەرماندەی واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ ڕەعوف بوو. ڕێکەوتی 25 ڕازبەری ساڵی 1362 هەتاوی هێزە سەر کودگەرەکانی کۆماری ئیسلامی هێرشیان هێنایە سەر ئاوایی بێژوێ سەر بە ناوچەی ئالانی سەردەشت و لەوێ لەگەڵ بەرەنگاری هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕوبەڕوو بوونەوە و تووشی شکستێکی قورس هاتن. بەداخەوە لە جەریانی ئەم هێرشە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەباس خزری جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەباس خزری ساڵی 1345 یەتاوی لە ئاوایی بێژوێ سەر بە ناوچەی ئالانی سەردەژ لەدایک بوو. لە شۆڕشی ساڵی 1357 یەتاوی وەک لاوێکی خوێندکار بەشداری لەو شۆڕشە مێژوویەدا کرد. ساڵی 1359 یەتاوی لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو پەیوەندی تەشکیلاتی لەگەڵ کۆمەڵە گرت. ڕێکەوتی 25 ڕازبەری ساڵی 1365 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی شاهۆ پاش گەڕانەوەیان لە عەمەلیاتی قارەمانانەی ئاوایی گۆڕیچە چوونە ئاوایی دەرەویانی فارس سەر بە ناوچەی دیواندەرە بۆ حەسانەوە. بەڵام هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر پێشمەرگەکانی کۆمەڵە لەم ئاواییەدا. ئەم هێرشە هێزەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ مقاومەت و بەرەنگاری پێشمەرگەکانی کۆمەڵە ڕوبەڕوو بووەوە و ئەم هێرشەیان تێکشکاند و زەبرێکی تریان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشاند. لە جەریانی ئەم بەرەنگاریەدا پێشمەرگە و ئەندامێکی فیداکاری کۆمەڵە و بەرپرسی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکان بە ناوی هاوڕێ ڕەحمەت تەرەقی کەوتە بەر گولەی بەکرێ گیراوان و جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕەحمەت تەرەقی ساڵی 1335 یەتاوی لە شاری سنا لەدایک بوو. هەر لەم شارە بڕوانامەی دیپلۆمی وەرگرت. ساڵی 1355 یەتاوی هاتە ناو جەرگەی خەباتی سیاسی. لە شەڕی 24 ڕۆژەی سنا چالاکانە بەشداری کرد. تا ساڵی 1361 یەتاوی کە پەیوەست بوو بەڕیزی پێشمەرگەی کۆمەڵە لە بەشی نەهێنی تەشکیلات سازماندرا و هەروەها لە کاتی چالاکی پێشمەرگایەتیدا لە دەیان شەڕ و عەمەلیاتدا لە ناوچەی جنوب لە ڕیزی پێشمەرگەکانی گوردانی شاهۆ بەشداری کرد.